ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز بناوڕەت تۆفیقم لە ئەڵقێم شەوی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر هەژماری من یان تەوتین کامیان لە بەرژەوەندی موچەخۆرانی یاریمی کوردستاندا هەنگاوەکان بە ئاراستەی تەوتینی موچەی موچەخۆران لە پارێزگای هەڵەبجە و سلەیمانی و ئیداری گەرمیان و ڕاپەڕین هەنگاوی گرنگ و جدی دەبڕێت بۆ ئەم بابەتە و لە ئێستاشدا ینی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد لە هەوڵی جددیایە لەگەڵ وەزارەتی دارایی عێراق لەگەڵ بانکی ناوەندی عێراق بە تایبەتی بانکی ڕەشید و ڕافیدەین کە بۆی لقەکانیان لە سلەیمانی لە داهاتوویشی نزیکدا بکەنەوە و لە ڕێگەی ئەم بانکانەوە کە دەکرێتەوە لە سلەیمانی وەڵەبجە و ناوچەکانی دیکە موچەی موچەخۆران یاریمی کوردستان تەوتین کرێت کە دەمێکە چاوەڕێ ئەم بابەتە گرنگن بۆ لەبەرەوەی کە تەوتین دەبێتە گەرنتی بۆ هاتنی موچەی موچەخۆران یاریمی کوردستان لە داهاتوودا کە کێشە دروست نابێت بۆ موچەی فەرمانبەرانی یاریمی کوردستان لەگەڵ ئەمەشدا یعنی حکوومەت یاریمی کوردستان تاوەکو ئەم ساتە سوورە لەسەر بابەتی هەژماری من و نایەوێت تەوتینی موچەی موچەخۆران یاریمی کوردستان لە بەغداوە بکرێت. واین کازمی ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەویش تەئکیدی کردوێتەوە و دڵنیایی داوەتەوە جارێکی دیکە کە ئەگەر تەوتینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەکرێت ئەوە لە ئایندەدا گرنتی نابێت بۆ هاتنی موچەکانیان لە بەغداوە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری برای بەڕێزمان مامۆستا هاوڕە لەتیف مامۆستای زانکۆ کە بە سوپاسەوە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانە بەخێر مامۆستا هاوڕێ. زۆر سوپاسدانەکەم سڵاو لە بەڕێستان کاکە هەردووکیشمانە هاوڕێ. خۆشحاڵین زۆر سپاس قوربانم. بەگشتی یعنی ئەمەوێت سەرەتا بە لەوە دەست پێ بکەین یعنی هەوڵەکانی تەوتین هەیە ینی دەویسترێت ئەم بابەتە بە زووترین کات تاوەکو کۆتایی ئەم ساڵ لەم ناوچانەی یەکلا بکرێتەوە لەگەڵەوەی کە بڕیاری دادگای باڵای فێدرالیش هەیە واروەها وەزارەتی دارایی عێراقیش سوورە لەسەرەوەی کە دەبێت تەوتین کرێت ئەو کات موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان گەرنتی و زەمان دەبێت. بەڵام ئێمە دەمێت جیاوازیەک لە نێوان هەژماری من و بابەتی تەوتین بکەین کامیان گرنگە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان و کامیان گرنتیشە بەڕاستی مامۆستا هاوڕێ. ئەم پرۆسەی بە بانکیکردنی موچە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش تەبعاً ئەمە ماوەیەکی دوور و درێژە مەسەڵەن حکوومەتی عێراق دەستی پێکردووە و هەنگاوی باشی بڕیوە لە عێراق تەبانەوەی کە ئێستا بینرێ لە عێراق و سەرجەم دانیشتوانی عێراق و موچەخۆرانی عێراق پارێزگاکانی مەبەسمان عێراقە باشووری عێراقە کە ئەوانە بینین ئێستا تەواوی موچەخۆرانی عێراق لە ڕێگەی بانکەکانەوە موچەکانیان وەرەگرن توانیویانە سوود لە سەرجەم و خزمەتگوزاریانە وەرگرن کە بانکەکان پێشکەشی موچەخۆران یاخود فەرمانبەران یاخود هەر کەسێکی ئەکا کە پەیوەندیەک یاخود لینکێکی لەگەڵ ئەو بانکانەیە هەبێ بێگومان ئەمە پرۆسەیەکی زۆر دوور و درێژ بوو کاتی زۆری ویست تاکەوتە سەرسکێ خۆی هەتاکو ئەم قەرارە بۆ سەرجەم عێراق یاخود ئەکرێ بڵین بۆ سەرجەم پارێزگاکانی عێراق بەبێ جیاوازی وەکو یەک ئەبوایە تەنفیز بکرایە بەڵام ئەوەی کە لێرە گرفتەکە دروست دەکات ئەوەیە کە لە هەرێمی کوردستان تا ئێستا ئەمە نەکەوتوتە سەرپی بەنسبەت پرسیارەکەی بەڕێستەوە طبعاً مەسەلەی تەوتین و مەسەلەی هەژماری من هەردووکی یەک چەمکە ئەمیان بە کوردی ئەمیان بە عەرەبی و هیچ جیاوازێکی نییە پێناسەکەی بریتیە لە بەبانکیکردنی موچە ئیتر موچەی فەرمانبەرانە یاخود هەر کەسێکە کە لینکێک لەگەڵ بانکەکانە دروستکە پەیوەندێک لەگەڵ ئەم بانکانەیە دروستکە هیچ جیاوازێکی نییە لە ڕووی مستەڵەحەوە بەڵام ئەوەی کە جیای ئەکاتەوە ئەو ڕێکارە ئیداریانە یاخود ئەو سیستەمە داراییەیە کە هەر یەکێک لە وەزارەتە جیاوازەکانی حکوومەتی عێراق و لەگەڵ هەرێمی کوردستان مەبەسمان لە وەزارەتی داراییە جێبەجێ ئەکات لێرە و گرفتەکە دروستە بێت تۆ تەماشا بکە کاگاوڕێ ئەوەی کە لە عێراقا هەیە ئێستا خەڵکی عێراق ڕاستەوخۆ لە ڕێگەی بانکە حکوومیەکانەوە موچە وەرگری ئەمە معلومی هەموو خەڵکێکشە معلومی هەموو کەسێکە لە دنیاە طبعاً هەموو کاتێک زەمان لە لای کیە زەمان لە لای حکوومەتە زیاتر وەک لەوەی کە لە کەرتی تایبەتا بێ وەک لەوەی کە لە لای بانکێکی تایبەتا بێ بێگومان مەسەڵەن لە عێراقیش مەسەڵەن بانکی تایبەت هەیە بەڵام ئەوەی کە جیای ئەکاتەوە لە هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەو بانکانە ڕاستەوخۆ لە ژێر چەتری بانکی ناوەندیان لە عێراقا ڕاستەوخۆ بانکی ناوەندی هەموو ئەو مەرج و ڕێنماییە توندانەی کە بانکەکان ئیلزامەکە پابند بن بۆ ئەوەی کە موچەی موچەخۆران سەرجەم ئەو خزمەتگوزاریانی کە پێویستە پێشکەشی موچەخۆران بکرێت لە عێراقا هەمووی جێبەجێکەوە خۆی و بە زیادەوە نەک بکەمەوە بەڵام لە هەرێمی کوردستانە
کێشە دروستە بێ مثلەن کاتێکە حکوومەتی عێراق با بڵین وەزارەتی مالی تەنانەت تەیف سامی ئێستا بووە بە ترێندی سۆشیال میدیا لە پاکێج و تۆڕە کۆمەڵایەتەکان لە هەرێمی کوردستان ئەوە ناوی براوە ینی کاتێک کە تەیف سامی ئیمزا لەسەر موچی موچە خۆرانی هەرێمی کوردستانەکە ڕاستەوخۆ دێ بۆ چێ ڕاستەوخۆ دێ بۆ وەزارەتی مالی لە هەرێمی کوردستان وەزارەتی مالی لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستانە تۆ تەماشا بکە کاکاوڕێ وەزارەتی مالی ڕاستەوخۆ خۆی نایات مەسەلەن ئەم موچەیە تەسلیمی کێ بکات تەسلیمی موچە خۆرانی بکات هاتووە لەگەڵ چیا ڕێکەوتووە هاتووە لەگەڵ چەند بانکێکی تایبەتان ڕێکەوتووە لەکوێ لە هەرێمی کوردستان ئەم بانکانە بەشێکیان سەرمایهدارەکان و خاوەنەکانیان ڕاستە کووردە بەڵام لەناو ئەم بانکانەشە تایەتی چیە تایەتی مەسەلەن بانکی عەرەبیە چەندین بانکە ئێمە نامەنوێ ڕکان بەڵێ دەروی عێراقە بانکی بەیروتە بانکی لوبنانە بانکی کوێ چەندین بانکی اینجا ئەمان کێشەکە نەختی قوڵتری یعنی نەختی زیاتر قسەی لەسەر بکەین یعنی ئەم بانکانە هاتوون ئەمانی چیانەوە ڕبحیانەوە قازانجی خۆیانەوە ڕێکەوتنی کراوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم بانکانە کاتێک لەگەڵ حکوومەتە ڕێکەوتن بێ نزبەیەک لە موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان بۆ کێبرن بۆ خۆیان برن تۆ تەماشا بکە یعنی کاتێک کە حکوومەتی عێراق ئەم موچیانێرە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ تەمویلکردنی موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان ئیتر نازانین حکوومەتی هەرێمی کوردستان وە خۆی موچەکەیان ئاەتیان نا خۆمان نەزانین فەرقێکی زۆر هەبووە لە موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان لەگەڵ موچەی ناوەندا مەسەن هەر خانە نیشینیە بووە مەسەن موچەی هێزەکانی ناخۆ بووە موچەی خوێندنی باڵا هەیە موچەی وەزارەتی تەربیە سەرجەم وەزارەتەکان ئەکرێ بڵین فەرقێک هەیە لەگەڵ موچەی موچە خۆرانی حکوومەتی عێراق ئێمە لە ماوەی ڕابردوودا هەر خانی نیشینەکانمان بینیتەوە تەماشا بکەی خانیشین وا بۆ 500,000 دیناری بۆ زیاد بووە خانیشینی وا هەیە مەسەن 12 موچە بەیەکەوە وەرەگیری ئەگەر چی بێ لە چوارچێوەی ئەو یاسا و ڕێکارە یاسایانەیە بێ کە لە چوارچێوەی حکوومەتی عێراقی فیدراڵایە مەسەن 12 موچە وەرەگرێ بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان 5 موچەشینایەتێ سەرایەوە موچەشی یاخوات باشە یعنی مەبەستەکە ئەوەیە کاتێک ئەم بانکانە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ڕێکەون ڕاستە خۆ نزبەیەک لە موچە خۆرانی هەرێمی کوردستانیش بۆ خۆیان هەڵەگرن بنمونە خانە نیشینێک ئەگەر لە هەژماری من خۆی تۆمارکات موچەکەی بە بانکی بکات لە هەرێمی کوردستان و لە هەژماری منە ڕاستە خۆ پەیوەندی لەگەڵ بانکێکا بەستێ لە هەرێمی کوردستانە ئەم بانکە دێت بەشێک لە موچەکەی بۆ خۆیە بات باشە ئەمە گرفتە اینجا ئەگەر بێت و لە تەوتی نابێ ئەگەر بێت و لە چوارچێوەی بانکەکانی حکوومەتی ناوەندیا بێ و حکوومەتی عێراق بێت بە دڵنیایی و ڕاستەوخۆ وەزارەتی مالی تێگەی ڕاستەوخۆ موچەکەی کاتە سەرچی بانکی ڕەشید بانکی ڕافیدەین باشە هەمووشمان نەزانین ئەم دوو بانکە بانکی حکومین تۆ تەماشا بکە کاکاوڕێ لە ماوەی ڕابردوودا 40,000 بێکار لە وڵاتی عێراق لە ماوەی 2 مانگە تەنیا 2 مانگە 40,000 بێکار توانیوێنە سوودمەند بن لە بانکی ڕافیدەین و بانکی ڕەشید لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی سلفەوە متمانە پێکرا بەدڵنیاییەوە لە ڕێگەی سلفەوە تۆ تەماشا بکە 10,000 جوتیار توانیوێنە سوودمەند بن لە ڕێگەی بانکە حکوومیەکانی عێراقەوە بەس بۆچی بەس بۆ سەلفەی زراعی توانیوێنە مەسەڵەن بەیتی پلاستیکی دروستکەن توانیوێنە پەین و مەسەڵەن سیارە و ئالات و کەرەسەی جۆرا و جۆر وەربگرن وەسەر ڕایەوە 10,000 کەس توانیوێنە سوودمەند بن لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی ئەو سلفانی کە ئەدرێت مەسەڵەن بەکڕینی خان و بەکڕینی شوقە و لەگەڵ هەموو ئەمانەشە هەموو موچە خۆرێک لە عێراقا توانای کڕینی مەسەڵەن باشترین جۆری سیارەکان لەگەڵ بمێنەرەوە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیە دوایەوەی کە کۆبوونەوەی سەرۆک کۆمار لەگەڵ وەزیرە کوردەکان و نوێنەرانی کورد لە بەغدا بە کۆتا هات ئێستا کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هەیە پێکەوبینەریە بین دواتر بەردەوام بین لە بەرنامەی پانۆراما 1970 ئەو سەرژمێری کە ساڵی 1997 کرا لە بۆی بەبێ هەرێمی کوردستان بوو سەرژمێریە کە لە لایانی نێودەوڵەتیەوە و بە شێوەی زانستیەکەشی و حسابی لێ ناکرێت لە بۆی سەرژمێرێکی گشتگیر نەبووە هاتنی ئەمە ئەوڕۆ لەسەر ینی وەکو حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە کە ئەمە لەگەر سەرژمێری گشتین و پێمان وایە سەرژمێری گشتی زۆر زۆر ڕەبکرێ بەڵام چەند ملاحەزاتێکمان هەیە کە لە نزیکەی لە 2019ەوە کە پرۆسی سەرژمێری یان کە بڕیاردا سەرژمێری لە عێراق بکرێتن
داواکاریەکانمان و ئەو ملاحەزاتەرێکامان بۆ داوامان کردێ بە هەند وەربگیرێ بە تایبەتی ئەوەی متعلقە بە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی داری حکوومەتی هەرێمیان ئەوەی بە مادەی 140 دەستوری ناسرایە. کێشەیمە لە هەرێمی کوردستان لەوانەیە سەرژمێری لە بۆ هەرێمی کوردستان زۆر بەسوودبی چونکە ڕێژەی ژمارەی دانیشتوانمان زیاد دەکا بەشە بودجێ هەرێمی کوردستان لە 12.67ەوە زیاد دەکات لە دەوری 15% و نوێنەرایەتیمان لە پەرلەمانی اتحادی زیاد دەکا هەمووانە سوودی سەرژمێرین لە بۆ هەرێمی کوردستان. بەڵام ئەو کێشەی کە هەمانە کێشە متعلقە بە ناوچە کوردستانیەکان لە شنگال هەتا خانەقین ناکرێ. طبعا كركوك وكباز كامل شنغالة خانقين وتركيزك هم لسه كركوكا چونکە كورد مێژوێکی خراپی لەگەڵ سەرژمێری هەیە ئەگەر سەرژمێری 57 مقارنە بکەی لەگەڵ سەرژمێری 97 ڕێژەی بەو پرۆسەی تعریب و تەرحیل و گۆڕانکاری دیمۆغرافی جغرافی بەسەر کەرکوک و ناوچە کوردستانەکان هاتیە ژمارەی دانیشتوانی کورد زۆر کەمی کردووە. مەخاویفمە لەوەیە کە پێشتریش لە مفاوەزات بینە لەگەر سێ کابینەی حکوومەتی اتحادی لەگە سێ وەزیری پلاندانان لە دوا بڕیار کە سەرژمێری بکرێت لە مانجی 20/11/2024 هەندێک ئیتفاقاتمان هەبوو کە بەداخواتە ئیتفاقاتەکان جێبەجێ نەکرا. ئیتفاقاتەکان لەوەی بووە کە ناوچە کوردستانیەکان ئەو شوێنەی کە بە مادەی 140 دەستوری کرایەت خۆتان دەزانن مادەی 140 سێ مەرحەلەیە مەرحەلەی تەطبیعە ئەوجا ئیحسایە ئەوجا ئیستفتایە ئەوەی کە دەکرێت ئێستا ئەگەر تعداد بەو شێوەیە بکرێتن کە ئەوانەی کە لە سنووری دەرەوەی مادەی 140 دەژین لەسەر ئەو شوێنانە دەژمار نەکرێن کە خەڵکی ئەو شوێنن ئەوە بەزەرەر لە بۆ کورد بەگشتی و هەروەها تورکمان و هەروەها برانی عربی سنەش کەوانی کە نازحن چونکە ژوارەیەکی زۆر ڕاستە کورد تەرحیل کرایە لە ناوچە کوردستانیەکان تورکمان هەرمەهان شێوە بەڵام برانی عربیشمان هەیە کە نازحن. ئەمە داواکاریەکەی مە تەمسیل دەکات لە بۆ کورد لە بۆ تورکمان لە مەسیحی لە عرب کە هەر کەسێک لە شوێنێک ئەسڵ شوێنی خۆی چێن دەرە لە سوێت تەزیل بکرێت. هەمان پرسیاری ئەو تێبینیارەتان گەیاندۆ بەلایانی بەڵێ بەڵێ ئەو ماوە زەمەنی کە بۆ چارەسەرکردنی کێشەکانی موچە دیاری کرابوو تا مانگی 12 حکوومەتی هەرێم چی کردو هەم لە بایۆمەتری هەم لە سەڵتی هەم لە سابتکردنی بیستی موچەم لەگەڕانەوەی داهات. وڵای من حەزەکەم بابەتی موچە ئەوەی کە ئێستا زۆر گرنگە کۆبنەوەکەی ئەوڕە تایبەت و بە سەرژمێری ئەمە تەعاان ئەو کە باسمان کرد لە کۆبنەوەی ئەنجومەنی ئابووری کە لە هەولێر کرا کۆبنەوەی ئەنجومەنی ئابووری اتحادی لەگەر ئەنجومەنی ئابووری هەرێمی کوردستان کرا لەوێش باش سەرژمێری کرا ئەوانەی کە کۆبنەوەکان بەردەوام بووە لە سەرژمێریەوەی باسم کرد لە 2019 و بەردەوام سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لەگە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی اتحادی لەسەر خەت بووە و ئێمە وەکو وەزارەتی پلاندانانی هەرێم و اتحادی لە کۆبنەوەی بەردەوام بوون و نقاتی زۆر باشمان اتفاق لەسەرکردیە و خەتەواتی زۆر باش توینە پێش ئەوەی کە باز دەکەین سەرژمێری دوو بەشە بەشی یەکەم حەسر و تەرقیمە ئەمە ئێستا لە خەتەواتی حەسر و تەرقیمین لە شارەکانیکەی عێراق تەواو بووە ئەوەی کە ئەمە چاوەڕێن ئەوڕە هاتینە کۆبنەوەمان بە سەرۆکایەتی فەخامەتی سەرۆک کۆمار و ئامادەبوونی وەزیرانی حکوومەتی اتحادی و لیستە کوردیەکان سەرۆکی زۆربەی سەرۆکی لیستە کوردیەکان لە پەرلەمانی اتحادی ئەوە بووە کە ئەمە پێداگرین لەوەی کە پێویستە سەرژمێری بکڵێ بەرام ئەمە کێشەی سیاسیمان هەیە کە متعلقە بە ناوچە کوردستانیەکان و کێشەی مالیمان هەیە چکە ئەو بەشە بودجەی لە بۆ هەرێمی کوردستان دانرایە بەشی سەرژمێری ناکاوەکو پێویست پاشەوەش ئەگەر هەمووانە دابین بکرێتن فەنیەن کێشەمان هەیە ئەوەی کەمە ئیتفاقمان کردبوو لەسەریەوەی کە بەدەر لەوەی کە لە ناوچە کوردستانیەکان سەرژمێری چۆن بکرێتن کە پێویستە سێ عداد هەبیتن و عدادەکە بێت لە ئەلکترۆنیەکەی دو نسخەی وەرەقەی هەبی وەرەقەیەک لە بۆ هەرێمی کوردستان نسخەک لە حکوومەتی اتحادی بیتن سەرڕای هەموو ئەوانە کە باز دەکەین دروستکردنی داتا سنتەر لە هەرێمی کوردستان کە تا ئەو لەحزەیە کە قسە لە گەزەلابتان دەکەین سنتەری داتا سنتەری تایبەت بە سەرژمێری لە هەرێمی کوردستان دروست نەکرایە کە ئەوە مهامی وەزارەتی پلاندانانی اتحادی بوو کە پێویست بوو هاوشێوەی ئەو داتا سنتەرەی کە لە وەزارەتی پلاندانانی اتحادی کرا هاوشێوەکەی لە هەرێم بکرێتن بەڵام بەداخەوە تا ئێستا نەکرایە و دروستبوونی بەس دروستبوونی داتا سنتەر لەوانەیە دوومان کە تا سێمانجی بوێتن ئەگەر ئەوڕۆ بڕیار لە سوێی بدرێت کە داتا سنتەری تایبەت بە سەرژمێری لە هەرێمی کوردستان دروست بکرێتن ئەمە لێرە لە بۆ 20 ڕۆژە کە ئەوەیە کە باز دەکەین کە کێشەی سیاسیمان هەیە کە چارەسەر نەبووە کێشەی مالیمان هەیە کە بەشە بودجەکە زۆر کەمە ئەو بەشە بودجەی کە لە بە عێراق لە سەرژمێری دابین کرایە 470 نزیکەی 470 میلیارد دینارە تەنها 12.67 میلیارد دینار لە بۆ هەرێمی کوردستان تا ئێستا دابین کرایە کە
بەشی ئەو بەشە بودجەی پێویستە لە بۆ سەرژمێری بەش ناکە هەموو ئەوانەی کە باسم کرد ئەگەر چارەسەر بکرێتن ماوەمان پێویستە کە بتانین فەنیەن لە دروستکردنی داتە سنتەر و هەموو ئەوانەی کە گۆڕانکارێنێک کە باسمان کرد جێ بکرێتەوە لە پرۆسی سەرژمێری بەڵێ ئەگەر یەک پرسیارەوەی کە زۆر گرنگە ئێستا ئەوەیە کە ئێوە کۆمەڵێک داواکارتانی ئێستا زۆر بەڕوونی باسم کرد کۆمەڵی تێبینیتانێ بەڵام ئەگەر ئەمە ناتە ژێربار حکوومەتی عێراقی جێبەجێی نەکرد هەر لەسەر ڕای خۆی سوور بوو بەم سیستەمە ئەمە لەو کۆبوونەوەی کە بە سەرپەرشی سەرۆک کۆمار و ئامادەبوونی وەزیرانی کورد لە بەغدا و سەرۆکی لیستەکان داوامان کرد کە کۆبوونەوەکی تایبەت بکرێتن لەگەر برایانمان لە حکوومەتی اتحادی و ئەو لایەنانەی کە بەشدارن لە حکوومەتی اتحادی و هەتا ئەندامانی پەرلەمانیش وە لەو کۆبوونەوە چونکە پێم وایە ئەو نقاطانی کە ئەمە داوا دەکەین لە بەرژەوەندی هاوڵاتیانی عێراقیە بەگشتی بە کورد و تورکمان و عەرەب و مەسیحی لەگەر سبەی دامان نایە پلانەکەوە لەگەر یعنی داوامان کردیە فەخامەتی سەرۆک کۆمار لەگەڵ برادرانە کە کۆبنەوە ڕێک بخەن هەتا ئێستا دیاری نەکرایە کۆبنەوەکان لەگەڵ چێ دەکرێتن بەس ئەکید لەگە ئەو لایەنانە دەکرێن کە لایانی پەیوەندیدار لە حکوومەتی اتحادی تەواو ئەگەر سەبار مەسەڵەی تەوفیر و هەژماری کردنەوەی زۆری موچەخۆران چاوەڕێی ئەماکەن سەبارەت بە موچەی هەژماری من عفوم کە بەس یەک دقیقە مسکاکەکەن پرسیارتان سەبارەت بە موچەی مانگیدا ئەمڕۆ تیمێکی تەکنیکی لێرن مدیر عامەکانی ژمێرکاری و مدیر عامی ژمێرکاری و هەندێک مدیر عامی تری وەزارەتی دارایی لێرن خەریکی ئەو بابەتەن لێرە ئێمە چەند مشکلێکمان هەیە ماوە لەگەڵ وەزارەتی دارایی اتحادی سەبارەت بە موچەکانی داهاتوون چ مانگی 10 و 11 و 12 و بۆ ساڵی داهاتوش یەکێ لە مشکلانە مشکلەی تەخسیساتە بۆ مەسەلەی علاوە و تەرفیعات و مخەسسات دیارە ئەم بابەتە هێشتا لەلایەن وەزارەتی مالیەوە یەکلایی نەکراوەتەوە وارووا مشکلێکی تر هەیە تایبەتە بە مەسەلەی مناقلات بۆ پرسی موچە ئەمە پێویستمان بە هەندێک تەخسیساتی تر هەیە هەر لە حسەی هەرێم مناقلەی پێ بکرێ بۆ ئەوەی موچەی ئەم سێ مانگەش زامن بکرێ ئەمە نەداواکاری ڕەوای ئێمە هەمووی لە ناو قانونی بودجە جێی کراونەتەوە و داواکەین وەزارەتی مالیەی اتحادی بە چاوێکی یەکسان سەیری هەموو پارچەکانی عێراق بکات بە ببورن و لە نزیکترین کاتیشە ئێمە لیستی خۆمان حاضر کردو بەڵام چاوەڕێ ئەم بەرچاوڕوونیانەمانە لیستەکان لەسەر ئەو ئەساسی ئەو بەرچاوڕوونانە جارێکی تر بۆ وەزارەتی مالیە بنێرینەوە سەبارەت بە پرۆژەی هەژماری من پرۆژەیەکی یاساییە لە کۆبوونی ئەنجومەنی وەزیران هەموو ئەندامانی ئەنجومەنی وەزیران پەسەندیان کردو دەنجان لەسەری داوە پرۆژەیەکی قانونیە و وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی یاسای وەزارەتی دارایی و بە پێی قانونی ئەنجومەنی وەزیران تاکە لایەنە بۆ دیاریکردنی شێوازی دابشکردنی موچە بۆیە جیانەکەم ببورە بۆیە وەزارەتی دارایی تاکە لایەنە بۆ دیاریکردنی شێوازی دابشکردنی موچە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمیش لەسەر ئەساسی کۆبوونی ئەنجومەنی وەزیران کە ئیجماعی لەسەر بۆ دووبارەیەکەمەوە هەژماری منی هەڵبژاردووە وەک شێوازی دابشکردنی موچە بۆیە ئەبێ ئێمە ڕۆ ئێمە کتابێکمان کردو لەسەر فەرمانی سەرۆکی حکوومەت بۆ هەموو دام و دەستگاکانی حکوومەت دەبێت پێوەی پابند بن و ئومێدش دەکەم کە هیچ ڕێگرێک بۆ بابەتە نێتە پێشەوە بەڵێ ئەمەی کە بینیمان ئەمە کۆنگرەی ڕۆژنامەنووسی نوێنەرانی کورد بوو لە بەغدا کە لەگەڵ سەرۆک کۆمار لەسەر کۆمەڵی بابەتی گرنگ وەکو ئاماژەیان پێدا لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەیە گفتوگۆیان کرد لە بەرنامەی پانۆراماوە لەگەڵتان بەردەوامە بین بۆ قسە باسکردن لەسەر هەژماری منی یا تەوتین کامیان گرنگن و سوودمەندن بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان لەگەڵ مامۆستا هاوڕێ لەتیف بەردەوامە بین و درێژادین بە گفتوگۆکانمان مامۆستا ینی باسی کۆمەڵێک گرنگجی و خاصیت و سوودی تەوتینت کرد و هەروەها هەژماری منیش لە بەرامبەر ئەوە کۆمەڵێک بابەتت لەسەر باس کرد ئەوەی کە گرنگە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ئێستادا چکە کە گوێشمان لێبوو ینی دەڵێ موچەی سێ مانگ تا ئێستا ئەو تا زەمان نییە دەبێت لە هەندێک تەناقولات و ئەم سەرۆسەر کە دەیانەوێت بیکەن لە بودجێ هەرێمی کوردستان موچەی و سێ مانگە یعنی دابین بکەن ئێخۆ گرنگجەکە لەوەدایە ئەم مەترسی کە هەیە یعنی دەبێت چۆن بڕەوێتەوە لای موچەخۆران و فەرمانبەران ئێخۆم هەنگاوەشی کە نراوە هەنگاوی تەوتین بۆ ئەم بابەتەیە کەواتە تەوتین
گەرنتی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانەکات و ئەم دڵە ڕاوچێت ناهێڵت بەوەی کە ئەم مانگە دێت مانگیشکە نایەت ساڵی 2025 دێت یاخود نایە کەواتە بە هەموو بابەتەکان و بە هەموو میکانیزمەکان تەوتین گرنگترە و پتەوترە و زەمانترە و شەفافتریشە و سوودەکانیشی زیاترە بەڕاستی تەوتین کە ئەگەر لەو دوو بانکە ینی فیدرالیە بکرێت ڕەشید و ڕافیدەین و ئەنجا تیبی ئایش بە هەمان شێوە ڕاستە کۆمەڵێک ینی سوود هەیە کە فەرمانبەر لێ ئەبینێت ئەوانش لە هەرێمی کوردستان تاوان ئەبێ سوود ببین لە ڕۆی یاسایەکە وایانە بەڵام هەژمانی من ئێخۆ ئەمیتیانە مامەسا هاوڕێ ئەکەواتە ینی فەرمانبەر ئێستا توانین بڵین ئەوەی کە لێرە دەگوزارێت کە دەوترێت تەوتین و کۆمەڵێک بابەتی دیکە هەیە موچەکانیان دەخرێتە سەر بانکەکانی ڕەشید و ڕافیدین لە خۆڕان نییە ینی فەرمانبەر ئەم هەنگاوە بنێت یاخود نا بەڕای جەناب دۆکو مامۆستایەک و شارەزایەک لەو بوارەیە خۆی بەداخەوە بەردەوامبوونی ئەم گرفتانە لە هەرێمی کوردستان وان نزیکەی 11 ساڵە ینی لە کەم شوێنی دنیا هەیە مەسەلەن کێشەیەکی ئابووری مەوداکەی ئەوەنە دوور و درێژ بێ مەسەلەن تۆ بەسیترین نمونە ینی بەسیترین ئاسانترین کێشەکە لە هەر دەوڵەتێکی دنیا یاخود قورسترین کێشە لە هەر دەوڵەتی دنیا هەبێت لە ڕووی ئابووریەوە بێگومان هەنگاوی بۆندرێ بەڵام بەداخەوە ماوەی 11 ساڵە هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بەدەست ئەم کێشەیەوە ئەناڵێنن هۆکارەکەی چی هۆکارەکەی ئەوەیە کە هەنگاوێکی جدی و سیاسەتێکی ئابووری باش و سیاسەتێکی تەندروست نەنراوە بۆ ئەوەی کە ئەم کێشەیە چارەسەر بێ ینی تۆ لە هەر شوێنێکی دنیا بڵێ موچەخۆرەکان موچەخۆری حکومەت دوو مانگ داوامەکەن و موچەوەرناگرن لەوێ گومانە لێ بکەن ینی شۆکیش بێ بۆ بەڕاستی هەواڵێکی شۆکە ئەمە اینجا ئەمە گرفتەکانی حکومەتی هەرێمی کوردستانە من لێرە ئەوەی کە بە دووەدا چوونم کردەوەی کە لە مەجاالەیە زیاتر دراساکەین ینی بۆیە حکومەتی هەرێمی کوردستان هەر بەڕاستی ینی خۆی پێشنیاز بکە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تەوتین بکرێت ینی نازانم چی مەترسێکی باشە کە پێش نیازە ناکە هۆکاری وەکو شارەزایەک لەو بوارەیان تۆ لێکدانەوە چیە گرفتەکە لەوە ینی مەساڵحێک هەیە لە هەرێمی کوردستانە بەداخەوە مەساڵحێکی سیاسی خراپە و مەساڵحێکی شخصی خراپە و لە نەتیجەیە ئەمە تەسیری خراپی لەسەر چیە بێت کاریگەری خراپی لەسەر هەموو هەرێمی کوردستانە بێ خۆ دەزانی هەرێمی کوردستانێک پاکێجا مەسەلەن هیچ جیاوازیەک نییە لە نێوان موچە خۆرێک لە هەولێر و موچەخۆرێک لە سلێمانی موچەخۆرێک لە هەڵەبجە و دووەکیش هەموو یەک پاکێجە بە نسبەت عێراقەوە اینجا لەبەر ئەوە کە ئەم جیاوازیە نەبێت حقا ینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم نەزەریاتانە بگۆڕێت ینی چەند ساڵێک پێشەستە من بیرمە بانگەشێوەیە کرد کە ئێمە ئابووری سەربەخۆ بین شکستی هێنا بانگەشێوەیە کردنەوتی بە سەربەخۆ فرۆشت ئێستا سێرەکەی دایان ملیار دلار کەوتۆتە ژێر و ئێستش بە جۆرێک لە جۆرەکان هەڵێ وڵا خۆزگای منەوتمان فرۆشتای بەسەر بخۆ تەماشاکەی هەرێمی کوردستان هەنگاوی نابەرەوە کێ ئێستێسمارات بکرێت لە مەجای زراعەت و بانگەشەیەکی زۆری بۆ کرا لە کاتی هەڵبژارنەکانە تەماشاکەی ئەگەر ڕۆژێک و لەگەوت تەماتە و پیاز و بیبەر و خیال لە ئێران و تورکیاوانات 1 کیلۆ پیازەوێ بە 4,000 نا 3,000 دینار یعنی هەموو ئەمانە تەماشاکەی ینی پاکێجێکی ئابووریە خو سیاسەتێکی ئابووری بەهێز و تۆکمە نییە کە ئەم وڵاتە دەرباسکە لە قەیران تەنهاوەکو بانگەشە ینی بانگەشەیەکی سیاسیە بەداخەوە ینی زۆر جار ئەم بانگەشە سیاسیانە ئیسtismاری خراپی سیاسی لەسەرەکەن لە نەتیجەیە خەڵک زەرمەندە بێ بەداخەوە خەڵکی ینی نازانم هۆکارەکەی ترسە هۆکارەکەی هەرچیەک بێت قەناعەت بەم جۆرە لە بانگەشە کات بۆیە بە تێکڕا ینی ئەکرێ بڵین ئەم جۆرە لە بانگەشەکردن بۆ ڕەتکردنەوەی تەوتین ینی بەڕاستی مەترسی خراپیە بێ ینی تۆ هیچ بەرچاوڕوونیەک نییە ینی بۆ ساڵی 2025 بڵێ ئیتر موچەخۆرانی هەرێمی کوردستان بە زەمان موچەکانیان لە ڕێگەی هەژماری منەوەرەگرن ینی هیچ زمانێک نییە هیچ زمانەتێک نییە بۆ مانگی 12 موچەکانیان بەڕێکپێکی گرفتەکە چیە بۆ نمونە هەژماری من گرفتەکەی ئەوەیە ینی تاوەکو بەغدا ینی پارۆ بۆ نەنێرێ و موچۆ بۆ نەنێرێ و بودجەکە نەنێرێ یخ حکوومەت هەرێمی کوردستان و جەناب دامەژت پێدا وەزارەتی دارایی کە مخەوە لە بەوەی ینی سەرفیات و ینی ئەم پارێ بخاتە سەر بانکەکانی هەژماری من ئەنجا ئەو کاتە موچەخۆرە توانێت موچەوەی کە پارە لە بەغاوە نەهاوتە بە هەژمارەکار هەبێ خۆی ئەمە گرفتێکی گەورەیە ینی تۆ وەرە ینی با هەر بە جوانی بۆ هەموو خەڵکی کوردستان دڵنیام خوێنەوە تێگەن لە مەوزوعە ینی ئیشی حکوومەتی هەرێمی کوردستان چی ئەگەر خۆی پارە پەیانەکات ئەگەر خۆی تەمویلی موچەی موچەخۆرەکانی نەکات
ئەگەر خۆی نەتوانێت پارە بۆ موچەخۆرەکانی پێیا بکات یعنی تۆ تەماشا بکە دەوڵەتێک هاتووە حکوومەتێکی تر هاتووە موچەت بۆ دابینەکە لە بەرامبەر هیچە تا ئێستا یەک دینارێک بەپێی ئەوەی کە 14 خاڵە لە نێوان حکوومەت هێرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی کە پێویستە حکوومەت هێرێمی کوردستان ئیلزامەکە ئەم 14 خاڵە جێبەجێ بکە بۆ منە داهاتی خەڵە سنوورەکانی بۆ بگەڕێتەوە بۆ منە داهاتی نەوتیەکانی بۆ بگەڕێتەوە بۆ منە داهاتی سەرجەم داهاتی نانەوتیەکانی بۆ بگەڕێتەوە تا ئێستا یەک سنتێک لە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی نەوت نەکراوەتە سەر صندوقی مەسەن وەزارەتی مالی لە عێراق یعنی تا ئێستا ئەو بڕەپارەیە دیار نییە کە حکوومەتی هێرێمی کوردستان بۆ وەزارەتی مالین ئاردووە کەواتە حکوومەتی عێراق ئێستا بەڕێکەوتنێکی سیاسی کراوە بە تەجەموعێکی سیاسی هەرچی زاماتەکانی خۆی جێبەجێ هاتووە ئەم نیازپاکەی بەرامبەر بە هەرێمی کوردستان و خەڵکی هێرێمی کوردستان پیشانداوە هاتووە چەند مانگێکە موچیان بۆ ئەنێرێ لە بەرامبەر چییە؟ لە بەرامبەر هیچە لە بەرامبەر ئەوەیە کە مەسەڵەن ئێمە خەڵکێکین سەر بە عێراقی دەکەواتە ینی هەر خۆی بۆ خۆی ئەوەی کە هەیە متمانی خەڵک بە حکوومەتی عراق زیاترە و متمانی خەڵک بە ینی وەزارەتی دارای عراق زیاترە بە بانکەکانی عراق زیاترە بە ڕەشید و ڕافیدین و TBI زیاترە ئێکەواتە بۆ ئەم پێداگرێ زۆر و زەقە لەسەر بابەتی هەژماری من لە بەرامبەرە ڕاتکردنەوەی تەوتین ئەوەی کە بچێ بەلای تەوتینە ئەمە خۆ فرۆشە یاخود ئەمە بەرەو بەغدا دەچێت یاخود تۆ تا پارەکە لە بەغاوە بێت وایە هەنە من کاگاوڕێ هەمیشە ینی ئەبێ پرسیار بکە خەڵک ئایا وەڵامی حکوومەتی هێرێمی کوردستان چییە بیان و چیە خود بیان و چییە کە تەوتین نەکرێ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئایا بەس هەژماری منە واز لەم مەسەڵەن ڕێژە قازانجە بێنن مەسەڵەن قەیچێک بابینە سەر واز لە قازانج بێنە بابینە چکە زۆر باسەکرێ بابینە سەر مەترسیەکانی هەژماری من چکە ئەوەی کە دەوترێت یعنی واقعیە بە حەقەت چکە پێشترش حکوومەتی هێرێمی کوردستان نەیشاردووە دەڵێ گەر پارەی موچەخۆر لە ڕێی هەژماری منەوە بێت لە داهاتوودا ئێمە کۆمەڵێک لێبڕین هەیە دەیکەین بۆ منە لێبڕینی ئاوە کارەبایە قەرزەکانی خانوبەرەیە قەرزی هاوسەرگیریە کۆمەڵێ بابەت هەیە کە ئەگەر موچەخۆر ئەم ئیلتیزاماتانی لەسەر بێ دەبێت لە ڕێگەی هەژماری منەوە لێ ببڕێ ئێکەواتە ئەمە خۆی مەترسیە بۆ سەر موچەی موچەخۆران لە هەرێمی کوردستان لە بەرامبەرە تەوتین ئەم شتەی تێدا نییە ڕاستەوخۆ موچەکە دەیاتێ و بگرە ئەم بانکانە سلفەش دەیاتێ و بزانە بەدامەژێت خۆی کاگاوڕێ ئەوەی کە لێرەیە هەیە مەسەڵەن فەرقەکە زۆر گەورەیە مەسەڵەن تۆ ئەوە نەبەسە کە بڵێ تەوتین بانکە حکوومیەکانی عراقیکەن ڕاستەوخۆ لە ژێر چەتری بانکی ناوەندیان ئەمە گەورەترین نقطەیە بۆ خۆی ئەوە زەمانە ئەمە زەمانەتێکە بۆ موچەی موچەخۆران لە هەر شوێنێکی عێراقا بێ وە سەرڕای ئەوە لە بەرامبەری شاتۆ تەماشا بە کاگاوڕێ لەم فترانی پێشوا بینیومانە لە چەند ساڵی ڕابردووە چەندین بانکی تایبەت لە هەرێمی کوردستانە مایە پوشبوونی خۆیان ڕاگەاندووە وەرە چی زەمانەتێکەیە بانکێک کە من جارێکتری ئەڵێمەوە ناوی بانکێک نایەنین بانکێک مەسەڵەن گریمان لە وڵاتێکی مەسان ئەفریقیە هاتووە لە هەرێمی کوردستان ئیسیسمارەکە و بانکی داناوە باشە چی زەمانەتێکی ئەم پارەیە کە بێگومان ئەبێ بچێتەوە بۆ وڵاتی خانەخوێی خۆی اینجا موافقەتەکە لەسەرەوەی کە تەمویلی موچە بکرێت ئەگەر هەژماری من جێبەجێ بکرێت تەمویلی موچە بکرێت بۆ موچەخۆران باش بۆ شێوازەیە سیستمی وا بە دڵنیاییەوە ئێجا دوای تۆ نازانین سەرمایە و بانقە چەندە اینجا ئەمە پرسیارەکە لێرەیە چی زەمانێک هەیە ئەم پارەیە ینی لە مایەکە و بانکە ئیفلاس بوونی خۆڕانەکەێن ئەمە کێشەکە یا گریمان ئەگەر ئیفلاسیشی نەکرد پرسیارێکی دێتە پێشەوە ئەی چۆن تەلاعوب و یاری بەم پارەیە ناکرێت لەم بانقەیە بۆ چەند ڕۆژە خۆگەر ئەم پارەیە ینی دواب خات و موچەکە نەخاتە سەر هەژماری فەرمانبەران لە ڕێگەی هەژماری منەوە ئێوەرە بزانە ئەو بانقە چەندی دەستکەوتە بێ ڕێکی ئەو پارەیە بەڕاستی ینی مامۆساوە خۆی خەڵکەکە مەترسیەکەی ئەمەیە بۆیە ینی دەیەوێت پەنا باتە بەر تەوتین و هەژماری من ڕەتکاتەوە بەدڵنیاییەوە خۆی ئیشی بانک بریتە لە چی ئیشی بانک بریتە لە بەدەستێنانی زۆرترین قازاج ئیشی بانک بریتە لەوەی کە تۆ بتوانانی زۆرترین کڕیار لە دەوری خۆت کۆ بکەیتەوە ینی کاگاوڕێ یەک ئامارێکە پێ بڵم لە هیچ شوێن لە کەم شوێنی دنیاە بانک ئەوەنە کڕیاری هەبێەوەکەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کڕیاری بۆ ئەم بانکە تایبەتیانە دروست کردووە لە هەرێمی کوردستانە واللهی ئەگەر ئەم بانکانە ڕاستەوخۆ لە ژێر چەتری بانکی حکوومەتی هەرێمی کوردستان و لە ژێر 100% ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نابێت و ئەم بانکانە بە حکومی بکرێن وڵی کێشەنێ با خەڵکی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بچێت چی بکات ڕاستەوخۆ بچێ هەژماری من پڕ بکاتەوە بەڵام کێشەکە لەوێ ینی لە تێک ڕای ئەم قسانش گرنگ نییە
ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕازی نابێت مەسەلەن بە تەوتین ڕازی نابێت بەوەی کە بانکەکانی مەسەلەن حکوومەتی عێراق مەسەلەن تەوتینی موچە خۆرانی هەرێمی کوردستان بکەن تۆ وەرە حساب بانکێکی لوبنانی بۆ بانکی ڕافیدین و ڕەشید بکە وەرە ئاسانکاریان بۆ بکە بۆی لە هەولێر و سلێمانی و لە دوهۆک و لە هەڵەبجەش فەرعیان بکرێتەوە تۆ تەماشا بکە کردنەوەی بانک لە هەرێمی کوردستان زۆر ئاسانە کاکاوڕێ بانکی ئەهلی بێگومان هیچ شتێک لەوە ئاسانتر نییە ئەگەر سەرمایه‌دارێک بڕێک پارەی هەبێ بانکێک لە هەرێمی کوردستان دابنە ئەیتر گرنگ نییە خاوەندارەتەکەی لوبنانیە فەڕەنسیە ئەمریکیە بەریتانیە گرنگ نییە گرنگەوەی تۆ پارە بێنی و ئیسیسماری بکەیت و بانک لە هەرێمی کوردستان بکەیتەوە ئەمە لێرە کێشەکە دروستەکە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان چی ئاسانکاریەکی کردووە بۆ ئەوەی کە بانکی ڕەشید و بانکی ڕافیدین بێت لە هەرێمی کوردستان لەقی بکاتەوە ئەگەر ڕێگری بۆ دروست نەکەن وڵای یەک دنیا ڕێگری و ئالنگاری بۆ دروست کرد چکە ئەوان هەر لە سەرەتاوە ئامادە بوون بەڕاستی بێنە هەرێمی کوردستان و لقی بانکەکانیان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بکەنەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ڕێگەی نەیە لە بەرامبەرەوەی کە هەژماری من بۆ خۆی بخاتە کار و سەرکەوتوبێ لێبینێ اینجا قسەیەکەکەین بۆ دوورمەودا گریمان ئەم بانکانە هاتنە هەرێمی کوردستان ئەگەر ڕێگەشیان لێگیرە مەسەلەن تەوتینی موچە خۆرانی هەرێمی کوردستان بکەن بێگومان کێ زەرمەند دەبێت خەڵک زەرمەند بێگومان بازاری هەرێمی کوردستان زەرمەند دەبێت بێگومان ئەو کاڵا و خزمەت گوزاریانەی کە لە هەرێمی کوردستانە زەرمەند دەبێت کاک هاوڕێ تا ئێستا ئێمە قساکەین بە هیچ شێوەیەک باسی بژانەوەی ئابووریمان نەکردووە ئەکەر بانکەکانی ڕافیدین و ڕەشید بێت لە هەرێمی کوردستان و لە پارێزگای سلێمانی و هەولێر لە قیام بکرێت دەوڵەت ینی بۆ نمونە باقسەکەش پێ بڕم داوای لێبوردنەکەم بیرە نەچێتەوە ینی باست لە سەرمایی ئەو بانکە ئەهلیانە کرد دڵنیام ینی بە سەرمایەکی کەمەوە ئەمانیان ینی بانکەکانی خۆیان دا ئەمەزرێنن و لە پێناوی بەرژەوەندی خۆیانە کارەکەن لە هەرێمی کوردستان بەڵام تۆگە تەماشا بکەی ینی بانکی ناوەندی عێراق کە سەرپەرشتی بانکی ڕەشید و ڕافیدین و TBI بانکی بازرگانی وەرە بزانە سەرمایەکەیان چەندە ئەین سەرت سوڕەمێنێکی جۆت لێبێ سەرمای ئەم دوو بانکە چەندە چکەم بە ڕێژە ئێستا لام نییە بەڵام ئەزام کە سەرمایەکی ێجگار زۆرە ئێتۆوەرە هەر خۆی بۆ خۆی ئەمە گەرنتی نییە بۆی کە موچە و بەرژەوەندی ئابووری خەڵکی عێراق لەگەڵی شیادا خەڵکی هەرێمی کوردستان پارێزراو بێ ئەنجا حەزەکەم بازدەوە بکەی کە ئەگەر ئەم دوو بانکە لەق لە هەرێمی کوردستان بکەنەوە ئاخۆ بەرژەوەندی زۆر و زەوەندەکانی چییە لە ڕووی ئابووری و هەرێمی کوردستان کاگاوڕێ تەمان عێراق لە ماوەکانی ڕابردووە عێراق بە چەندین هەڵکشان و داخشانی ئابووریاتیە پەڕیوە یعنی تووشی چەندین گرفت و تەنگەژەی ئابووری بۆتەوە عێراق هێشتا ئەو دەوڵەتەیە کە لە خەم نەڕەخسیوە ئابوووریەکەی نەبووە بە ئابوورێکی سەقامگیر لەسەر ئاستی ناوچەکەیە بڵێت ئیتر زەمانەت هەیە گرنتی هەیە بۆ ئابووری عێراق و ئابووری عێراق 100% پێرفێکتە هەموو هۆکارەکەی بۆ ئەمە بۆ چیە گەڕایەوە بۆ ئەوە گەڕایەوە کە عێراق لەم سیستەمی بە دیجیتاڵیکردنی بانکیانەی کە لەسەر ئاستی بازارە نەودوڵەتەکانە بۆ عێراق هەنگاوی نەنابوو بەڵام لە دوای ساڵی 2022 بە تادید ئەکرێ بڵین لە ساڵی 2020ەوە عێراق وردە بەرەوکرانەوەیەکی زیاتری ئابووریە ڕۆی لەسەر ئاستی بازارە نێودوڵەتەکان عێراق بوو بەو دەوڵەتەی کە وردە چوێ ئەو چوارچێوە داراییەی کە لەسەر ئاستی جیهانایە ئێستا عێراق لە سەکۆ ئەلکترۆنیە جیهانیەکانە کە لە سیستەمی سویفت کە سیستەمێکی عالەمیە کە هەموو وڵاتە بەهێزەکانی دنیا تیا ئەندامن و تیا هەرچی حرکاتی مالی هەیە و هەرچی جموجۆڵی سەرمایە لەسەر ئاستی بازاری نێودوڵەتی بە هەرچی پشک و بۆند و بۆرسە جیاوازەکانەوە لەو سەکۆ دیجیتاڵیە کە بەناوی سویفتەوە لەژێر چاودێری دەوڵەتە بەهێزەکان وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گەنجینەی ئەمریکا و بەڕێوە ئەبرێت لە ساڵی 2020ەوە هەنگاوی ناتوانانی لە ساڵی 2022ەوە لەژێر ئەم چەتریا خۆی بینێتەوە عێراق لە دوای ئەم بەروارە وردە طبعا ئێمە ئازانی طبیعەتی ئابووری لە دەوڵەتانی دنیا چۆنە کاتی زۆر ئەوێت تا سەقامگیرە بێ کاتی ئەوێت تا ئیستیقراری اقتصادی بەدەستێت لە هەر دەوڵەتێکی دنیاە عێراق بۆیە ئەندام لەم سەکۆ جیهانیانەیە ئێستا عێراق زەمانەتی زیاترە بەهۆی چیەوە کاگاوڕێ ئەمە زۆر گرنگە ئەمە نقطەیەکی زۆر گرنگە بۆ تەحولی اقتصاد لە نقطەیەکەوە بۆ نقطەیەکی تەنیا بەهۆی بەبانگیکردنی سیستەمی دارایی لە عێراق تۆ تەماشا بکە نقطەیەکی زۆر گرنگە بۆ اقتصاد لە دەوڵەتێکە تۆ ئەمە واکات دائمی وەبەرهێنانی ناوخۆی بکەیت دامی بازاری ناوخۆی بکەیت تۆ تەماشا بکە من لە هەرێمی کوردستان یەک ڕقەمێکە پێڵم ساڵانە
نزیکەی 22 ملیار دلار بەس تەنیا پارە ئەچێتە وڵاتی تورکیا و ئێران تەنیا لە هەرێمی کوردستانەوە. بۆچی؟ تەنیا بۆ کڕینی کاڵە و خزمەت گوزاری لە هەرێمی کوردستان ڕاست بە تێکڕا موچەی موچەخۆران لە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە پێتەڵم ناگاتە 15 ملیار دلار. یعنی ئێمە 22 ملیار دلار ئەڕواتە دەرەوە بەس تەنیا بۆ هێنانی کاڵا و خزمەت گوزاری تەماتە و کولەگە و پیاز و سیارە و هەتا ئەگاتە دەرمان و هەموو جۆرەکانی تر لە بازاڕە هێن ئەوروپی بیانە. تۆ تەماشا بکە ئەگەر ئێمە دەعمی بانک بکەین لە هەرێمی کوردستانە ئەگەر بێت و فەرعی ئەم دوو بانکە ڕئیسیە بێتە هەرێمی کوردستانە و بتوانین دامیان بکەین پاڵپشتی ئەم دوو بانکە بکەین کە بانکی حکومی عێراقن و توانیویانە زەمانەتێک لەسەر ئاستی جیهان و لەسەر ئاستی سیستەمی دیجیتاڵی عالەمی بەدەستیان هێناوە دامیان بکەین بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان زەمانەتی زیاتر بێ بە دڵنیاییەوە بازاڕەکانی هەرێمی کوردستان زیاتر بە ڕووی بازاری عالەما ئەکرێتەوە بە دڵنیاییەوە بە ڕووی سەرمایهداری عالەما ئەکرێتەوە. ئەگەر بێت و هەرێمی کوردستان من یەک پێشنیازیەکەکەم وەک شارەزای جارێک ترێڵێن بە هەرێمی کوردستان لە ڕابردووە هەر نەزەریاتێکیە بۆ گەشەپێدانی ئابووری لە ڕاستیا شکستیانەوە با چیتر بیل لە ڕێگەی تر بکاتەوە بۆ نایە بیل لەم نەزەریاتە نوێیە بکاتەوە کە بتوانێت لە ڕێگەی عێراقەوە گەشەپێدانی ئابووری بەدەست بێنێت. تۆ یعنی ڕێگەکە زۆر ئاسانە ڕێگەیان پێ بدە بە هەرێمی کوردستان ئەم دوو بانقە بێتە هەرێمی کوردستانەوە. ئێکاکە هاوڕێ یەک شتێکی تریشەیە لە نەتیجەیە کە ئەم دوو بانقە هاتن مانای ئەوە نییە بانقەکانی مەسەڵەن ئەوەی لە چوارچێوەی هەژماری منای ئیفلاس بکەن دەخێر بە پێچەوانەوە خەڵکەیە بۆ خۆی و کاتە منافەسەیەکی بانکی دروستە بێت ئەو کاتە ئەوان ناچارە بنجی بکەن ئەوان ئەو کاتە ناچارە بن خزمەت گوزاری زیاتر پێشکەشکن ئەو کاتە ئەوان ناچارە بن سوودیان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر بێ بە دڵنیاییەوە قسەیەکەم بەرپرسم لەو قسەی کایکەم ئەو کاتە توانن ئۆفەری زیاتر پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی مالی بکەن. لەو کاتە موچەخۆر خۆی و قەنەعەتی لا دروست بەدڵنیاییەوە بڵێ هەژماری هیچ جیاوازیەکی نییە کەواتە ئەمە حەقیە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی باواز لەم مەسەلەن وەرەقە سیاسی و کارتە سیاسی و مەسەلەن ئەم ململانەیە سیاسیە تێکەڵی سیاسەتی ئابووری ئەم وڵاتی ئێمەی نەکا لە پێناو بەرژەوەندی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کاکە لە پێناو موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە لە پێناو بازاری خۆتانە چونکە بە نەتیجە ئێوەن خاوەنی بازارن خاوەنی کۆمپانیان خاوەنی چین خاوەنی هەموو ئەو کاڵا و خزمەت گوزاریانن کە لە دەروی وڵاتەوە هێن ئەگەر زەمانێک هەبێ بۆ موچەی موچەخۆران ئەگەر گرنتیەک هەبێ بۆ ئەوەی کە موچەخۆرێک دڵنیایە لە مانگی داهاتووە موچەکەی دێ بە دڵنیایەوە مەسرف زیاتر بە دڵنیاییەوە مەسەلەن زەوی ئەکڕێ هەموو ئەمانەی چێە بەشێکی خۆمانەزانین بە هەندێک بەرپرسە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە یعنی بەواقعانە بی بکاتەوە مێشکی زیاتر بکاتەوە مەسا و سیاستانە زیاتر کراوە بکاتەوە قەیچێکە با یەک تۆزێک بیل لەو گوشارە سیاسیە با لەو مەسەلەن چوارچیەوە بەرژەوەندیە سیاسیە تەسکە حیزبیە واز لێبێنێ یعنی یەک تۆزێک گەورەتر بیر بکاتەوە مەسەلەن قەیچێکە یعنی چی تێچی ئەگەر ئەم دوو بانکە بێن لە هەرێمی کوردستان چەندین بانکی تر بێ لە هەرێمی کوردستان با ئەم جۆرە لە تەنافسی بازار دروست بێت بۆ ئەوەی بە نەتیجە خۆیان ئیسفادەی لێکن بازاری ئیسفادەی لێکە خەڵکی ئیسفادەی لێکە لە کۆتاییە زەمانەتی ئەمان زیاتر بێ ئەمان ئەتوانن لەسەر ئاستی بازارە نێودەوڵەتەکان چیان استیقەیان زیاتر بێت تۆ مەسەلەن سەرمایه‌دارێکی عالەمی کاتێکە ئەبینە چەندین بانک لە هەرێمی کوردستان هەیە ترسی نییە لەوەی کە بێ لە هەرێمی کوردستان سەرمایەکەی بێنێ بێگومان یەک خاڵێکی گرنگ ینی لە قسەکان تاما مساوڕێ ئاماژەت پێدا بابەتی ئیفلاسبوونی هەندێک ینی بانک لە جیانە ئێمە بیستومانە و لە هەرێمی کوردستانی ژەڕا بردووە بیستومانە کە فلانە بانک ینی ئیفلاسی کرد سەرمایەکەی لە دەستدا دایخست پاری کۆمەڵی خەڵکی برد دیار نەما بەڵام ینی قسەیەک لەسەر هەردوو بانکی ڕەشید و ڕافیدین کە تاوەکو ئێستا نییە و جەنابی شتڕوونکردنەوەی زۆر باشت داوە تێبینیت ینی لەسەر بابەتەکە هەبوو ئەم دوو بانکە تا ئێستا ئیفلاسیان نەکردووە ینی لە هەموو ئەو قۆناغە سەختانەی کە عێراق پێدا تێپەڕیوە بە قۆناغی سەختی ئابووری بە قۆناغی شەڕ و شۆڕ بە ناسەقامگیری سیاسی بە شەڕی داعش و کۆمەڵی بابەتی دیکە ینی ئەم بانکانە کە سەر بە بانکی ناوەندی عێراقن و لە ژێر چاودێری بانکی ناوەندی جیهانیدان بەڕاستی ئەمانە ئیفلاسیان نەکردو و بەردەوامون لەسەر کارەکانی خۆیان کەواتە ئەمە لە ڕووی گرنتیەوە گرنتیتر نییە بەدڵنیاییەوە ینی سەرتا ژوتمان باڵێ ئایندەی ئەم دوو بانکە ئەم دوو بانکەنە هەر بانکێکی حکومی لە عێراقا بگرن
ڕاستەوخۆ پەیوەستە بچیەوە ڕاستەوخۆ پەیوەستە بە دەوڵەتەوە کەی دەوڵەتی عێراق لە 140 تەن ئاڵتون لە 100 نزیکەی 200 ملیار دلار احتیاط کەی وڵاتی عێراق لەم هەموو ژێرخانە نەوتیەی کە گەورەترین حوزەی سەرچاوەکانی وزە لە عێراقا هەیە کەی وڵاتی عێراق لەم هەموو مەسەلەن هەنگاوەی کە بۆ گەشەپێدان و گەورەکردنی ئابوووریەکەی کۆتایی پێهات ئەم دوو بانکەش کۆتایی پێدێت ئەمە زۆر گرنگە بە نسبەت موچە خۆران ئەگەر لە ڕێگەی بانکەوە بێ کاگاورە تاکە شتێک کە خەڵکی خوار و مەسەلەن عێراق بیری لێ ناکاتەوە نەبوونی موچە ینی تۆ تەماشا بکە ئەمە مافێکی زۆر بەسیتە ینی مافێکی سەرەتایی خەڵکی شەکەەوە لە بەرامبەر موچەی پێدرێ هۆکاری چییە مەسەلەن خەڵکی عێراق بیر لەمە ناکاتەوە هۆکارەکەی ئەوەیە کە دڵنیایە لەوەی کە مانگی داهاتوو موچەی وەرەگرێ کاگاورە با یەک دیراسەیەکی وەردە پێ بڵم لەسەر ئەم بارودۆخی کە ئێستا هەرێمی کوردستان و بازاڕەکانی هەرێمی کوردستانی تایە لەو شاری هەولێرە کە پایتەختی هەرێمی کوردستانە لەم شاری سلەیمانیە بە دڵنیاییەوە ئەگەر بێت و مەسلەی تەوتین مەسلەی گەشەپێدانی بازاڕەکان مەسلەی خستنان پارە لە ڕێگی بانکەکانی حکوومەتی عێراق و لە ڕێگی بانکە تایبەتەکانیش لە وڵاتی عێراقەوە بەردەوام بێت بە دڵنیاییەوە بازاڕی هەرێمی کوردستان بۆ ئایندە باش نابێت ئەمە قسەیەکە پێویستە لەسەری بۆست هەموو ئەگەر دوو بانکە نەکرێنەوە و تەوتین نەکرێت بەڵێ هەموو ئەو خەڵکانی کە ئێستا لە بازاڕەکانی سلێمانی و هەولێرە ئیشی شوقاکەن لە مەجای سەکەنیا ئیسیسمارەکەن بە هەموو کۆمپانیا جیاوازەکانەوە دەرکیان بەم خاڵە کردووە کە ئێستا گەشتیاری عێراقی سەرمایە عێراقی سەرمایەداری عێراقی و خەڵکی عێراقی کەمتر دێن لە هەرێمی کوردستان شوقاکڕن کەمتر شتیانەکڕی ئەم بژانەوەی کە ئەم چەند ساڵی دوایی ڕووی لە سلێمانی و لە هەولێر و لە دوهۆک و لە چۆ کرد بە دڵنیایی و هۆکارەکەی گەڕایەوە بۆ خەڵکی دانیشتوانی پارێزگاکانی تری عێراق تۆ تەماشا بکە ئەم قسەی کە ئێستایی کەم خاوەن کۆمپانیەکان بە باشی لێم تێگەن کاکاوڕێ لەم شاری سلەیمانیە کۆمپانیا هەیە یەک مانگە یەک گرێبەستی ئیمزا نەکردو بۆ فرۆشتنی شوقەیە کارە ساتە بەڕاست لەو شاری هەولێرە بەرپرسم لەم قسەی خۆم کۆمپانیا هەیە چەندین هەفتەیە یەک شوقەی نەفرۆشتووە کە شارێکی دروست کردووە لە شوق باشە ئەمە هۆکارەکەی بۆ چێ گەڕێت و هۆکارەکەی بۆ ئەو زەمانە تا گەڕێتەوە کە وردە لە ڕووی ئابووریەوە دروست بووە لە عێراق ئەگەر ئەمە بەردەوام بێ بە دڵنیاییەوە بازاڕی هەرێمی کوردستان بەرەو خراپتر بوو نەڕوات تۆ ئەزانی لە بازاڕەکانی شاری سلەیمانی لە بازاڕەکانی هەولێر ئێستا وردە خەریکە بازاڕەکان قازانجی کەمە بێتەوە ئێستا فرۆشیارێکی کارەبایی ئێستا فرۆشیارێکی مەسەلەن کەرەستەی بیناسازی ئێستا فرۆشیارێکی مەسەلەن سەوزە و میوە بە باشی لە ئێمە تێگاتە ئەڵێن چی ئەمە هۆکارەکەی بۆ چێ گەڕێتەوە هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێتەوە وردە پارە لە هەرێمی کوردستان بەرەو کەمبوونەواچێت کێشەی کارەکەش حکوومەت هەرێمی کوردستان خودی خۆیەتی بێگومان هۆکارەکەی بە کورتی و بە پوختی و زۆر بەڕوونی حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە هەنگاوێک بنێت ئەم قۆناغە تێپەڕێنێت کەواتە ئەم بەشەی کە سلێمانی و هەڵەبجە و ینی ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین کە ئێستا ئەم هەنگاوە گرنگیان ناوە بەر ئاراستەی تەوتینکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان و ینی ئیشێکی گرنگیشی لەسەرەکرێت لە بەغداوە لەلایەن فراکسیۆنی یەکێتی وەزیرەکانی یەکێتی ینی بە دوواداچوونێکی جدی بۆ کراوە چۆنەڵی خراوەتە سەر سکەی خۆی و ئێستا ڕێچکە ڕاست و یاسایی و دروستەکەی وەرگرتووە بۆی کە لە ماوەیەکی زۆر نزیکدا یعنی لقی هەردوو بانقی ڕاشید و ڕافیدەین لە سلەیمانی بکرێتەوە دواتریش لە هەڵەبجە و پاشان لە ئیدارەکان بکرێتەوە ئەم هەنگاوە ئەتوانێ ئەو مەترسی کە جەنابە ئاماژەی پێدەیوە یعنی چەندەها مامۆستا و شارەزای ئەو بواری کە هەیە بواری ئابووری و هەروەها بواری گەشەپێدان لە هەرێمی کوردستان درکیان پێکردووە بە هەمان شێوە ینی بژانەوەیەک لە بەشی هەرێمی کوردستان دەست پێ بکات دواتر حکوومەت هەرێمی کوردستان ناچار بکات بۆ ئەوەی کە یعنی خۆی
داوا بکە کە ئەم بانکانە لە هەرێمی کوردستان بەڕەسمی بکرێنەوە بۆ تووشی ئەم شکستە گەورەیە نەبێت لە ڕووی ئابووری و لە ڕووی داڕمانی بازار و لە ڕووی زەرەرەوە بە حەقت بۆ هاوڵاتیان بەدڵنیاییەوە یەکێک لەو خاڵانەی کە بازارەکانی هەرێمی کوردستان بۆ ئایندا ئەتوانێت گەرنتی بکات یەکێک لەو هۆکارانەی کە ئەتوانێت تحولی ئابووری بکە ینی گواستنەوەی ئابووری بکە لە قۆناغێکەوە بۆ قۆناغی گەشە پێدان یەکێک لەو هۆکارانەی کە گرنتی بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەکات یەکێک لەو هۆکارانەی کە سەقامگیری ئابووری دروست دەکات و یەکێکی تر لەو هۆکارانەی کە ئەبێتە هۆی ئەوەی کە بازاڕەکانی هەرێمی کوردستان لە کۆتاییە ببوژێتەوە بە بێد و دڵی بێگومان هێنانی دەستگرتنی کار ئاسانیکردە بۆ بانکە عێراقیەکان ئەمە نەک هەر بۆ بازاڕەکانی سلەیمانی و هەڵەبجە وەکو بەڕێزت باسی کرد سنووری ئەم زۆنە بەدڵنیاییەوە بۆ هەرێم بۆ هەولێری سوودیە بێ بۆ دهۆکی سوودیە بێ من هیوادارم جارێکی تر ئێڵێمەوە ئەم ڕێکارانە ئەمەی کە ئەمڕۆ چەند بەڕێزێک و چەند پەرلەمانتارێکی کورد لە عێراق و چەند وەزیرێک لە حکوومەتی عێراق کە هەوڵی بۆیە من هیوادارم ئەمە تا جەموعێکی سیاسی لەسەر دروست بێ ئەمە ینی کۆمەڵەیەکی بۆ دروست بێ دیفاع لەم مافە بکەن لەم هۆکارە بکەن کە هۆکارێکی گرنگە بۆ گەشە پێدانی ئابووری هەرێمی کوردستان بەدڵنیایی ئەمە زەمانەتی زیاتر بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بازاڕی هەرێمی کوردستان دروست دەکات اینجا ئەگەر ئەمە نەکرێت چی ئەبێت ئەمگەر ئەمە نەکرێت بەدڵنیاییەوە هەموو خەڵکی شتێ ئەگات ئەڵێم چی مانگی 12 موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دیار نییە کە ئەدرێت یان نادرێت ئەگەر ئەمە نەکرێت بەدڵنیاییەوە هیچ زەمانێک نییە بۆ ئەوەی کە لە ساڵی 2025 موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان گرنتی بکرێت کاک هاوڕێ مەترسیە بەڕاستی لە کۆتا ڕێکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی مالی لەگەڵ وەزارەتی مالی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی هەش خاڵە کە زۆر بەڕوونی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی ئەم هەش خاڵە بێت یەکێک لەوانە پاکردنەوەی لیستی موچەی موچەخۆرانە لە هەولێر و لە سلێمانی و لە دووهۆک و ئەوە کەوتا هەموو مانگە گرفتی بۆ بەسەوێ تا ئێستا تا ئەم لەحزەیە 35 بۆ 40,000 کەس لەم بایۆمەتریە کە ئێستا خەڵکی ئەبێت بڕوا موچەکە بایۆمەتری ئەنجام بات باشە 40,000 کەس بایۆمەتریان نەکردووە لەوە و پێشوو یعنی ئەم قسەیەشەکەم لی بەرپرسم چەندین مدیر عام چەندین وەزیر چەندین خانەنشین لە وەزارەتی کارەبا لە وەزارەتی شارەوانی ناویان هەبووە باشە دیار نین کارەساتە ناویان هەبووە بە پلەی وەزیر بە پلەی مدیر عام ناویان هەیە دیار نین باشە ئەگەر ئەمە بەردەوام بێت چی ڕوئەدا چی زەمانەتێک هەیە کە مانگی داهاتوو کێشە بۆ موچە دروست ڕاستە ڕێکەوتنێک هەیە تا ساڵی 2020 مانگی دوانزەی ساڵی 2024 ڕێکەوتنێکی سیاسی کراوە محەممەد شیع سوودانی ئەزانین عێراق بەرەو ئەوە ڕات تەمۆحی سیاسیە بۆ ئایندەی خۆی مەسەلەن کوتلە سیاسیەکانی عێراق ڕێکەوتنێکیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کردووە ئەم هەماهەنگی دەوڵەتی و ئەوانە بۆ ئەوەی کە موچەی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بنێرن بەڵام ئایا بۆ ساڵی 2025 چی گەرنتیەکە هەیەوانیش نەفەسیانەوە درێژ نابێت لەگەڵ بەدڵنیاییەوەڵوێسی خۆیانە لە داهاتوودا مامۆستا هاوڕەتیف مامۆستای زانکۆ و شارەزای بواری ئابووری سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بووی زۆر سوپاس خۆشحاڵ خێراتی بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا ساغ و سەلامەت بن خواتان لەگەڵ